ئێمە و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ماوەیەکە خەریکی ئامادەسازی لە بۆی پرۆژەیەکی لەم شێوازە پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان بکەین و دوێنێ پێشکەشمان کرد و دوای واژیمان بۆ کۆکردەوە هیوادارین لە دانیشتنی داهاتوو خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێ ئامان زمان لە پێشکەشکردنی ئەو پرۆژەیە یاسایە دیارە ئێستا لە هەرێمی کوردستان یعنی بووە بە دیاردەیەکی زۆر زەق هەڵوەشانەوەی خێزان یەکجار زۆرە ئێمە دەمانەوێت ئەو هەڵوەشانەوەی خێزان ینی بنبڕ ناکرێ بەڵام بە ڕێژەیەکی چاکەم بکرێتەوە ئێمە لەو پرۆژە یاسایە لە مادەی دوو داوای ئەومان کردیەکە دامەزراوەیەکی گەورە دروست بکرێ ئەو دامەزراوە سەرۆکەکەی بە پلەی وەکیل وەزیر بێ و کۆمەڵی بەڕێوەبەرایەتی تیادا هەبێ بە تایبەتی بەڕێوەبەرایەتی ڕاهێنان کە ئەو دەبێتە بە بەشێکی سەرەکی وەروها بەڕێوەبەرایەتی کۆمەڵی بەڕێوەبەرایەتی پلاندانان و دارایی و یەکێک لە شتە سەرەکیەکانەوەی هەموو کچ و کوڕێ کە دانەوێ بچنیە ئامادەسازیان هەیە بۆ پرۆسەی هاوسەرگیری دەبێت خولی چڕوپڕیان بۆ بکرێتەوە بەلای کمی مانگێک ڕاهێنانیان پێ بکرێ هۆشیاری تاویان پێ بدرێ و ڕۆشنبیری تاویان پێ بدرێ لەسەر پرۆسەی هاوسەرگیری و چۆنیەتی مامەڵەکردن لەگەر هاوسەر